هەر لەو کاتەی تیشکی قورئان دابەزی بۆ نووری چاومان هەڵوەدامە و شەیدای نورم پێشەنگەکەم جابانمە بۆ خزمەتی دوا پەیامی دواهەمینی پێغەمبەران تەفسیرەکەی مەلای گەورە و نامی و پوختە و ڕامانمە غەریبەیەک ڕابگوزەرێ بە هەر شار و لادەیەکدا وا دەزانێ مەدینەیە بەڵێ ئێرە کوردستانمە با دڵنەخۆشان بە پیلان دژبن بۆ عەقیدە و دینمان هەر بە عەمەل پێیان دەڵێین وا کەرنەڤاڵی قورئانمە نورێک خودا هەڵی کرد بێ هەرگیز کوژانەوەی نییە ڕووناکیە بۆ هەموو ناس ڕووناکی نێو چاوانمە. أعوذ بالله من الشيطان الرجيم عسى ربكم أن يرحمكم وإن عدتم عدنا وجعلنا جهنم للكافرين حصيرا إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا وإذا أردنا أن نهلك قرية أمرنا متر فيها ففسقوا فيها فحق عليها القول فدمرناها تدميرا. قورئانەکەم وەک هەورێکە بەگوێی جیهان دەگرمێنێ چرایەکە تاریکایی لە گشت دنیا دەتۆرێنێ قەڵغانێکە شمشێری گشت کوفری سەردەم دەوەستێنێ کاروانێکە بێ کۆتایی ڕێبوارانی دەگەیەنێ زانستێکە دڵی هەموو ڕۆشنبیران دەتاسێنێ لە دەرگای هەر دڵێ بدا موژدەی ئازادی بۆ دێنێ کەواتە دەی براکانم با تێکۆشین لە پێناوی بیکەین بە دەستوری ژینمان تا تێر ئاو بین لە کامیاوی. خۆشەویستان گوێبیستی وتەی بەڕێز مامۆستا ئەحمەد بێسەڵمێنیەکەین ئەبین بەرپرسی ئەنجومەنی قەزای شارەزووری کۆمەڵی دادگەری با جەنابیان فەرمێت. السلام عليكم ورحمة الله.
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على رسوله الأمين سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين برزان ئاهەنگی ئەم جارەمان وەک یەکەم ئاهەنگی بواری قراءات و جوان خوێندنەوەی قورئان ساز کردووە بۆ ئەو مامۆستا و قوتابیانەی چەند ساڵێکە بەم زانستەوە ماندوون و خزمەتی کەلامی خوا دەکەن. دیارە ئێمە لە ساڵی 2013ەوە دەستمان کردووە بە خوێندنی قورئانی پیرۆز بە ڕیوایەتی حەفظ عن عاصم لە لای مامۆستای خۆشەویستمان مامۆستا ئوسامە ساڵح لە شاری سلێمانی و مۆڵەتمان لە بەڕێزیان وەرگرتووە. جەنابیشیان مۆڵەتیان لای کاک دکتۆر دیاری ئەحمەد وەرگرتووە. پاشان مامۆستایانی دوای بەندە توانیان درێژە بدەن بە بواری جوان خوێندنەوەی قورئان و مۆڵەت وەربگرن. ئەم زنجیرەیە درێژ بۆتەوە بۆ ئەم مامۆستا و قوتابیە خۆشەویستانەی کە لەم ئاهەنگەدا بەشدارن و تایبەتە بەوان. ئەو مامۆستا و قوتابیانەی کە لە دەرەوەی ئەم زنجیرن لێمان ببورن کە نەمانتوانی لەم ئاهەنگەدا بەشداریان پێ بکەین و خەڵاتیان بکەین. دیارە مامۆستایانێکی زۆرمان هەیە لە دەرەوەی ئەم زنجیرەیە ماندوونە ناسانە خزمەتی قورئان دەکەن و سەرقاڵن بە پەروەردەکردنی قوتابی و نەوجەوانان. سوپاس بۆ خانەوادەی مامۆستایان و قوتابیان کە کار ئاسانی تەواو دەکەن بۆ ڕۆڵەکانیان بۆ ئەوەی خزمەتی قورئانی پیرۆز و کەلامی خوا بکەن. هەر ئەوەش لە دوا ڕۆژدا دەبێتە ڕووناکی و تاجی سەریان. خدا پاداشتی ئەو خێرخوازانە بداتەوە کە توانیان بەشێکی تێچووی ئاهەنگ و خەڵاتەکان لە ئەستۆ بگرن. دیارە پاداشتیان لای پەروەردگارە. سوپاس بۆ کەناڵی پەیام کە لێرە ئامادەن. سوپاس بۆ وەحدەی ئیداری و قەزای شارە زوور لایەنی ئەمنی کە کار ئاسانی تەوایان بۆ کردین بۆ سازانی ئەم ئاهەنگە. دەستخۆشی لەو برا و خوشکە بەڕێزانە دەکەین کە هەستان بەڕێخستنی ئەم هۆڵ و ئەم ئاهەنگە دیارە زەحمەتیان زۆر کێشا. لە کۆتاییدا ببورن لە هەر کەم و کورتیەک چونکە کاری مرۆڤ بێهەڵە نییە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. ئەنجومەنی شارە و زوری کۆمەڵی دادگەری. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد بێسەڵمێنی. مەدرسەی عیلم و عیرفانە قورئان، باغ و بەهاری دڵانە قورئان، بۆ شادمانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان. شەو کە لێڵایی چاوانم دەگرێ، نووری قورئانە دونیادا دەگرێ. تیشکی ڕەوشەنی دەدا لە سینە، سینە بەهارە بە قورئان دەڕوێ. ئامادەبوانی بەڕێز گوێبیستی وتەی بەڕێز کاک حاکم ئاوارە بین بەڕێوبەری ناحی زەڕایەن بە جەنابیان تەشریف بهێنێت. بەناوی خوای بەخشندە و میرەبان، سەلات و سەلام لەسەر سەروەر و ڕابەر و پێشەوا و پێغەمبەرمان محەممەد المستەفا و لەسەر یار و یاوەر و شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئێمە ئەمڕۆ خۆمان زۆر بە خۆشحاڵە زانین کە لە خزمەتانین و خۆمان بە شەرەفمەند دەزانین کە لە کەرنەڤاڵێکی لەو جۆرە لە خزمەتی ئەم مامۆستا بەڕێز و خوێندکارە ئازیزانین تەمەنای سەرکەوتن و بەردەوامی و پێشکەوتنیان بۆ خوازین. تەمەناکەین خوای گەورە ئەم هەوڵومان و بوونانەیان بۆ بکا بە تێشووی قیامەت و لە حەسەنات و چاکەیاندا ئینشاءڵڵا بەردەوام بن لە سەرکار و چاکە و پرۆژەکانیان ئینشاءڵڵا. ئازیزان، ئاشکرایە لای هەمووان باشترین و چاکترین پرۆژەیە کە ئینسان تایە سەرکەوتوو و پێشکەوتوو بێ پرۆژەی قورئانە و توجارەتێکە کە هەمیشە خاوەنی توجارەتەکە تایە سەرکەوتووە بێ و هەمیشە ڕووسور و سەرفەرازی هەردوو دنیا ئەبێ و تایدا ئەبێ بە تاکێکی خاوەن مەنفەعە هەم بۆ ئەم دنیا هەم بۆ ئەو دنیاش. ئازیزان، ئاشکرایە لە دنیای ئەمڕۆدا زۆر کار و پرۆژە ئەکرێت و بەرنامەی زۆرە هەیە بۆ تێکدانی شیرازەی ئەم وڵاتە تازە پێشکەوتوانە. بۆیە ئەم جۆرە کارانە
بەردەوامی هەبێت ئەو جۆرە لە بەرنامە و پلان و سیاسەتانە لە ناوە بە و لێتان ناشارینەوە بەڕاستی ئێمە لە ئیدارە یعنی ئەگەر لەم جۆرە کار و پرۆژانە نەبێ ئێمە بە بەردەوام گیرە خۆین بەدەست ئەو پلانانەی کە هەیە بۆ تێکدانی شیرازەی ئەم کۆمەلگایە و تێگەشتن لە ڕامان و مانای قورئان پێویستە بەمانە سەطحیەکەی سەیری نەکەین و پێویستە بەو مانە پڕواتایەی سەیری بکەین کە ڕەنگ باتەوە لە ناخمانە چونکە بەڕاستی ئەگەر بە شێوەیەکی سەطحی و بە شێوەیەکی سادە سەیری قورئان و حەدیث و ئەو فەرزانەی کە لەسەرمانە بیکەین شتێکی بێڕۆح و بێگیان دەرئەچێ و دوجار شتێکی سادە دەرئەچێ و دوجار ئەبین بەبار بەسەر ئیسلامیشەوە چونکە ئێمە لێتان ناشارینەوە یعنی بەڕاستی لە سلێمانی لە ئامارێکی پێشوە زیاتر لە 100 باڕ و شوێنی خراپە هەیە ئەمانە بوون بەبار بەسەر ئێمە مسلمانەوە لەبەر ئەوە زیاتر یعنی دوو کەس سێ کەسیان ئەگەر لا دین بێ یعنی دینی ئیسلامی نەبێ یعنی معقولە کابرا هەڵگری ڕەگەزنامەی ئێمە بێ هەڵگری تایتڵی ئیسلام بێ بەرنامەی ئیسلام بێ بەبار بەسەر ئێمەوە لەبەر ئەوەی ئەمانە لە مانا واتای ئیسلام تێنەگەشتون و دوجار ئەبن بە تاکێک کە چواردەوریش و ئیدارەش و خەڵکیش گیرەخوا بەدەستیەوە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ خەیرکم من تعلم القرآن وعلمه باشترینتان و بەخێرترینتان ئەو کەسان کە فێری قورئانە بن و چواردەوریش فێری قورئانەکەن یعنی بەڕاستی ئێمە لەم جۆرە کار و چالاکیانە دڵخۆشە بین و دڵشاد دەبین تەمەنای سەرکەوتنی زیاتر بۆ ئەم ئازیزانە خوازین هیوادارین بەردەوام بن لەم کار و پرۆژانە و ئەوەشی بە ئێمە بکرێت لە ئیدارە هاوکارێکی باشیانە بین و لە ڕابردووشا درێخیمان نەکردو و هاوکار بووین و لە داهاتووشە هەر ئەرکێک بە ئێمە بسپێرن بۆ ئەم جۆرە کار و چالاکی و پرۆژانە ئینشاءالله درێخی ناکەین و بەردەوامە بین لەگەڵیانە و ئەم جۆرە کارە و چالاکیانە ئێمە دڵشاد و سەرفەراز دەکات و وامان لێ ئەکات جارێکی تر ئەوەی لە توانامانە بێ بۆ ئیدارەی سنوورەکە بەردەوام بین و ئەوە بە ئێمە بکرێت لە داهاتووشا بەردەوامە بین و لە خزمەتکردنی دینی ئیسلام و ئەو ئازیزانەی کە مەبەستیانە ئەم پەیامە پیرۆزە ئەم ستونە ئەم دەستورەی کە خوای گەورە بە سەروەرمانە بۆی ناردوین بەردەوامە بین لە پارێزگاری لێکردنیان و ئینشاءالله خوای گەورە ئەم کاکانە و ئەم مامۆستا ئازیزانە و ئەم دادانە و ئەم بەڕێزانەی کە بەردەوام بوون لەم پرۆژە بەردەوامی زیاتر و سەقامگیری زیاتریان هەبێ و ئێمەش جارێکی تر بەناوی ئیدارەکەەوە سوپاس و پێزانینی تەواوی سەرپەرشتیار و بەڕێوەبەر و مامۆستایانی ئەم خولەکەین تەمەنای سەرکەوتنیان بۆ خوازین زۆر سوپاس بۆ بەڕێستان محەممەد دەنگی وڵاتی خۆرە بانگی ئازادی بۆ ئینسانەدات لە تەمومژی شەوی زستانە لە تەمومژی شەوی زستانە چرای ڕووناکی دەکاتە خەڵات گەرد و گەردانە گەرد و گەردانە خاچی مەدینە باوانم بۆمان دەرمانە خاچی مەدینە باوانم بۆمان دەرمانە یا رب پەنامەرد باوانم وا بەرەگای تۆ یا رب پەنامەرد باوانم وا بەرەگای تۆ طالبی عەفوم باوانم دانم دەرێگای تۆ طالبی عەفوم باوانم دانم دەرێگای تۆ
دڵ ساگیرا باوانم سنەتی نەبی ئەی دڵ ساگیرا باوانم سنەتی نەبی جەنەبی وەسحاب باوانم باجی یا نەبی جەنەبی وەسحاب باوانم باجی یا نەبی گەرید و گەریدانە گەرید و گەریدانە خاکی مەدینە باوانم بۆمان دەرێمانە دڵاوی چاکە باوانم بالی قای ڕەحمان دڵاوی چاکە باوانم بالی قای ڕەحمان تاجە یەوم الدین باوانم لێت نابوو پەنهان تاجە یەوم الدین باوانم لێت نابوو پەنهان والسلام عليكم ورحمة الله. ئیسلام شۆڕشە گۆڕینە تێکۆشانێکی بەتینە بیرە جوڵانە هەوڵدانە نەوەستانە کۆڵ نەدانە ئیسلام بڕوا و فێرکردنە پەی بەڕێی ڕاستی بردنە پەروەردەیە پێکهێنانە پێگەیاندنی تاک و خێزانە. خۆشەویستان پێکەوە گوێبیستی وتەی بەڕێز دکتۆر دیاری ئەحمەد قەسا ببین با جەنابیان بفەرمون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوما بخوش حال زانم كلا خدمت أما موصيان وبرزانا خن كارا خوشويستانا أما دا أبم دا وكار لخوي قوراكا لكارا كان سركوتو بن بركة داربه. مايكل هارت خاوني كتابي صد شخصيتي جهاني كاتێک کە کتێبەکەی نووسی و تەواوی کرد و عەرضی کرد بۆ خوێنەران لە کۆبوونەوەیەکە یەکەم دانە بێگومان پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم لەو سەد کەسەی کە نووسیوێتی. مایکل هارت خۆی مەسیحیە بەڵام یەکەم شخصیت کە داینابوو لە کتێبەکەیە کە شایانی وێ یەکەمینی بەشەریەت بێ بەس محەممەدی دۆزیبەوە کەسی تری نەدۆزیبەوە معنە علم لە کتێبەکەیە عیساشی تایە عەلەیهی السەلام بەس لە یەکەما داینە ناوە و بەخەڵ و فەرتەنە لە بەریتانیا لە لەندەن تیان تۆ کابرایەکی مەسیحی یعنی چی ئەم محەممەدەوە ناوەتە پێشەوەیەکەی بە یەکەم کەسی بەشەریەت وتی پیاوێک مناڵێک ژنێک لە سەحرایەک پێش 1400 ساڵ لەمەوە پێش لە شوێنێکی نەناسراوی ئەم جیهانایە هەستان بانگەوازیەکان هەڵگرت ئێستا ملیار و نیوێک شوێنکەوتین تاوانم قسەیە کۆنە ئێستا زیاتر بوون ئێستا ملیار و نیوێک شوێنکەوتین هەمویان خۆیان بەختەکەن بەس یەکێ قسە بە محەممەد بڵێ چۆن نایکەم بە یەکەم کەس چۆن درۆ یەکسەرەگرێ 1400 ساڵ خوێنێ دوای 1400 ساڵ لە پەیامەکەی محەممەد صلی الله عليه وسلم ئەوە تا ئێستا لە شەهرە زوورە لە شارە زوورەکەی ئیبن سەلاح و زانەکانی ترە جارێکی تر ئەو قورئانە چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم خوێنێت و ئەوە ئەخوێنرێتەوە بە ئیزنی خوا چون ئەم قورئانەی کە ئەخوێنرێتەوە لێرە و لە شارەکانی تری کوردستانە و لە عالەمی ئیسلامیە ئەوانەی کە بە ڕێوایەت وەریەگرن هەر وەکو ئەو خوێندنەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوێندیوێتەوە کە ئەمەش دەلیلە لەسەر ئەوەی کە ئەم پەیامە پەیامێکی گەورەیە پەیامێکی پارێزراوە خۆی گەورە خۆی لە قورئانە فەرمێ ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا له لەحافیظون خۆی گەورە خۆی قورئانەکەیە پارێزێ بەچی پارێزێ بەوەی پارێزە لە هەموو سەردەم و زەمانێکە کۆمەڵێکن خەریکی قورئانە بن اختصاص لە قورئانە وەرەگرن بە لەبەرکردن بە دیراسەکردن بە تەفسیرکردن بە ڕیوایەتکردن بە تەحقیق و دیراستکردن کاتی خۆی لە زەمانی مەئمونە کە خەلیفەیەکی عەباسی زانا بووە خەلیفەیەکی گەورەی ئیسلام بووە لە مەجلیسەکەیە دائیمە مەجلیسی علم
گەرم بووە لە مەجلیسەکەیە هەموو زانایان بەشداریان تیا کردووە لە ناوێندا زانایەکی جوولەکە بەشداری کردووە کە ئەهلی علم بووە لەگەڵەوەی کە جوولەکەش بووە بەس لەگەڵ عولەمای ئیسلامە مناقەشە و منازەڕایان کردووە و کابرایەکی زیرەک بووە ڕۆژێک مەمون پێڵە فڵانە کەس تۆ لەگەڵ ئێمایت بۆ نابی بە موسڵمان خۆ تۆ وەکو ئێمە تا شتەکانە مێزانی مناقەشەمانەکەی ئەڵە جارێ خەلیفەی موسڵمانان جارێ مایەتی بەهەرحاڵ دوای فترەیەک ساڵێک کەمتر زیاتر ڕۆژێکا لە مەدرسەی مەئمونە ئەم زانایە هەڵەسێ لە من قوربان ئەوە من ئیعلانی شادەم کردو و موسڵمان بووم الحەمدوللا دینی خۆم گۆڕێ و موسڵمان بوون ئەوانش پێرەسبایی لێ یەکەن ئەڵە باشە فڵانە کەس تۆ ئەم فترێ چی بوو بن ئێستا قەرارتدا ئەڵە قوربان دوای ئەو شتەی تۆ من بیرم لێ کردەوە من ڕاستە شارەزابم لە قورئان و لە سونەت و لە زۆر شتا بەس هێشتم بابزانم خوای گەورە ئەم دینەی پاراستوانەی پاراستەوە چووم مەجموعەیە تەوراتم نووسیەوە طبعا زمانی زوو مەطبوعە نەبوو هەمووی بە نووسراوەتەوە نووسیمنەوە بەڵام گۆڕانکاریم تێکرد بۆستی خۆم شتم تیا گۆڕی خۆیان محەرەفە جایەک ترش تەحریفی کردو لە هەمان کاتە مەجموعەیە نوسخەی قورئانیشم نووسیەوە گۆڕانکاریم تێکرد وتی تەوراتەکانم بر بۆ کەنیسی جوولەکەکان و عولەمای جوولەکە یەک بەشەر پێی نەزانی کە من گۆڕانکاریم تێکردو وەریشان کرد و ئێسای خوێندنەوە وتی بەڵام قورئانەکانم چەند شوێنگەڕام پارەی نەکرد هەمووی یایەوە بە شەڕ و چاومە وتی لای بە غەڵەتی تایە مع العلم وتی چەند کەلیمەیەکم گۆڕیوە وتی بۆم دەرکەو ئەم قورئانە خوای پارێزێ کەس ناتوانێ بیگۆڕێ لەبەروی خۆی وعدی یاوە کە بیپارێزێ کاتی خۆشی لەوانەی پێشتر باسم کرد بۆ حادیسەیەک لە زمانی ناپلیۆنە کە مسران داگیر کردبوو نسخەیەکی قورئانیان تەبع کردبوو لای خۆیان لە فەڕەنسا ئاەتەکەی سوورەتی نیسا کەلیمەیەکیان تیا گۆڕ یەک کەلیمەیان لابردوو یەک کەلیمە وأطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم كان لا بردبو بس أو كلمة بلان كردو بناو توزيعان كردو يتروني لريني خير خوازي وشتانا روجه كان كابراك فول طعامية فرشت يعني جواريك بلين لباقلة وشتا خوارنيك اللي مشهورة قرآن خانته أهل مصر عادتي كان يزوريان قرآن خانو معلومات ينزورة قشت السوتي نساء آياتين خانو وشي كلميك نقصان شيخي أزهر نبو عالمي دوانز علم نبو في أيك اعتيادي وقرآني خانو هنا كلميك نقصانة والله بردي بوم الشيخي أزهر يا قربان إمام قرآن كلميك نقصانة ما شيء كضعي كردوه سيران كل وراسك دوايك سيرك كان همون نسخة كانوا كلمة نقصانة مصادرين كردوه قرآن يوسف تره إمي مسلمان رازينا بين يك كلمة بقرأ القرآن كمان لبري خوا وعديا وأم قرآن بباريس راوبه أو تا لها مسر دمانك كومالك اختصاص القرآن ورجلو لقى القرآن الشو روجا خنسي ودراسية كان لبياوان لجنان كالحمد لله يوم إمرو لما مجلساء بنين ديان ما مصطاو خنكار خليكي قرآنا خليكي لبكرني قرآنا تيانا إجازة ورقتو بالروايات متصل ثاقاتو بيغمري خاص صلى الله عليه وسلم تيانا بالرية للرية إن شاء الله وإنش تواويكا خواهي قوة جزاي ما مصطاكان ينباتوا آمين بويا سند مهمة لدين إسلامه زانيان فرميانا لولا الإسناد لقال من شاء ما شاء أجر سند نبي هركسو بكيف يخلق ساعك بويا جاري واحد درود لسا يعني هل يكتب كسند نبي مثلا أم كتاب إمامي السيوطي السيوطي أمان إمامي غزالي السيوطي دواي دركوي أو نية السندي نية السند هم كتاب لا إما حتى كتاب جل القرآن كمل القرآن والسنة ومن دابصيو تناقش كتاب شرعي كانش أبي السندي هذا وأتا حتى منو أخوان مو لا ما مصاكم لا تاجته مؤلف كتابك بون من الله صحيح بخاري السندي هي بلا وري أقرأ طلبك لما مصاكي تا إمام بخاري خوي بس سند أبي وري بقيرة تنها لكتابة ناخر ريتوا أم قرآنك كم طبعي جوان كراو الحمد لله خدمتي جورأك لها معالمة لعالم الشرق وغربه لعالم مسلمان وكافر خدمتي قرآنك ولا مصحف دراسة كره بلام إلا بس سند بخانيته چندین لفظی تیای اگر بر روایت نزانی بخانیتو لبروا أبيها مشتى سندي هبه أوانيك قساكن بس سنتي بيغمري خاص صلى الله عليه وسلم
ئەوانەی هەر لە خوانەوەڵێن سنەت دوای 200 ساڵ نووسراوەتەوە دوای 150 ساڵ نووسراوە هەر لە خوانەوە قساکەن ئەوە هەنگاوێکیانە بۆی لە قورئانەکەمان بن چون ئەوەی کە ڕیوایەتی قورئانی بۆ کردوین هەر ئەوانە ڕیوایەتی سنەتیشیان کردووە ئەو سەحابانەی کە قورئانمان لێوە گرتوون ئیمامی عەلی ئیمامی عوسمان عەبدوڵای کوڕی مەسعود وبەی کوڕی کەعب زەیدی کوڕی ثابت ئەمانە هەر ئەوانیشن حەدیثیان ڕیوایەت کردووە هەر ئەوانن حەدیثیان پاراستووە دوایش کە گەشتووەتە عەسری نووسینەوە و ئەمانە هەر عولەمای گەورە بە تەحقیقەوە نووسیانەوە لەبەرەوە نابێ ئێمە شکمانە بێ لە سنەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم چونەوە هەنگاوێکە بۆ لێدان لە قورئان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر گرنگی بە قورئان هاتووە یا ئاوا هەر کاتێک کە تازە موسڵمان بووە هاتوۆتە ناو کۆمەڵگەی موسڵمانانەوە وتوێتی ئەو برایەتان بەرن فێری قورئانی کەن قورئان زۆر گەورە بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە شوهەدا شەهید بوون لە جەنگە دیارە معلومە لە کاتی جەنگە ئەتوانی چەند کەسێک چەند شەهیدێ بخەیتە یەک چاڵەوە فەرمێتی کامەیان قورئانی زیاتر لەبەر ئەویان پێشخەن حتا لە کاتی دفنکردنە لە کاتی مارەکردنە یوا هەبووە زۆر فەقیر هیچی پێ نەبووە توێتی چی پێیە لە قورئان توێتی سوورەتی بەقەڕەم پێیە توێتی دەباشە مارەیەکی لەسەر سوورەتی بەقەڕە بکەن گرنگێکی زۆر هێراوە بە قورئان لەبەرەوە دوای ئەوانیش زانایان زۆر گرنگیان پیاوە بۆیە ئەم سەنەدا ئەگرێتەوە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا نەزانن لە بینی بەندە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خەڵکمان لە بینایە هیوایە تەسەوڕەکە بە 200 کەس نەگەینەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم یان بە 300 کەس بە فەزلی خوای گەورەوە سەنەدەکەمان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها 29 کەسە 29 کەس لە بینی بەندە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەنەدەکە سەنەدێکی تیشمانەیە 33 کەس واتە ئەم سەنەدە سەنەدێکی پارێزراوە ئەم قورئانە پارێزراوە لە هەموو عەسر و زەمانێکە تەنانەت کابرایەکی دوکاننار ئەتوانێت نەقد لە شەریکەیەک و منەظەمەیەکی داگیرکەر بکە کە بڵێت تۆ قورئانە تەحریفی کردووە لەبەرەوە کەس ناتوانێت ئەم قورئانە تەحریف بکە ئەوانەی ئەهلی قورئانن ئەهلی خوان خزمی خوانێەوە خوا ئێوەی بە تایبەتمەند ڕاگرتووە بەچی ئەگەیتە ئەهل الله وخاصته بەچی ئەگەینە ئەوەی کە خەیڕکم من تعلم القورئان وعلمه خەیڕکم باشترینتان ئەبێ تەنها بە لەبەرکردن نەبێ تەنها بە دراسەکردن نەبێ ئەمە وەروەها تەخەلق بئاداب القورئان ئادابی قورئان بکەینە جلێک و لەبەری کەین یەکێک لەو ئادابە قەنا بریتیە لە بەوەفابوون وەفابوون لە دینە بێوەفایی لە دینە نییە دین قبوڵی بێوەفایی ناکە کابرایەکی کافریش چاکە و لەگەڵاکە بێ بەوەفابی بۆی نەک موسڵمان یەکێ لە شتە کوشودانەی کە لە وڵاتی ئێمە و لە زۆر وڵاتەیە بێوەفاییە ئەبێ بەوەفابی خوا جەزای مامۆستا ئەحمە و الحەمدولillah دیارە بەوەفای تایە ئەوە تا داوەتی مامۆستا ئوسامی کردووە کە لایەو دەرسی خوێنەوە کە ئیش لای بەندە خوێنێتی ئێمەشی داوا کردو بۆ ماهەنگە کە ئێمە متەسەوڕ ناکەرەوە قوتابی هەبێ لە بنکەیەک لە منکەیەک لە لایەک لە لایەکانی کوردستان کەواتە بێ قوتابیانمان زۆر بەوەفا بن بەرامبەر مامۆستاکانی من مەگەر بیرم چێ ڕۆژ نییە دوعا بە مامۆستاکانم نەکەم کە ئیجازەم لێ وەرگرتوون مەگەر لە بیرم چێ لەبەرەوە دوعای خێر زۆر میمە جاری وهەیە نەخۆشی وایتر ناسەکەم هەنێک نەخۆشێ ئەڵێ دکتۆریان لەوەتی عەمەلیاتی کردوم دوعای خێرەوە بکەم وەڵام ئەوەم بەسە ئەگەر دوعاکەی تۆ قبوڵ بێ چون ئینسان لەم دنیایە تووش ێزا گوناحا بێ دوعایەکی موسڵمانێ لە سووچێکە لە شەونێژێکە پێمان بگا مەمنونیە بین خوای گەورە جەزایت بێتەوە دوعای خێران بۆ بکەن بۆ وەفا بن بەرامبەریان ئەو سەنەدە چۆن وەرەگری ئەو قیرائەتە چۆن وەرەگری ئەو دەرسە چۆن وەرەگری ئاوایی گەیەنی چون ئەمە هۆکاری مانەوەی قورئانە پاراستنی کە وەکو خۆی وەریان گرتووە چۆن وەریان گرتووە ئەوە گەیانویانە بێ ئەوەی حرفێ نەک حرفێ فەتحێ ضەممەیە کەسرێ فەرقی هەبێ بێ ئەوەی ئیخفایەک بپەڕێنن ئیشمامێ بپەڕێنن ڕەومێ بپەڕێنن چۆن دابەزیوە ئەوە لە قورئانە خوێنێتە لە ڕیواەتی حەفسە تەنها لە یەک شوێنە لە سوورەتی هوودە ئیمالە هەیە ڕە بسم الله مەجرێها ومورساها ئێخۆ لە قورئانەکان نەنووساوە لاریکەرەوە بۆ لاریکێتەوە من ڕیواەتە و ئەمە ئەمانەتیشە ئەبێ ئەمانەتەکە بپارێزین بێگومان ئادابی حەملەی قورئان زۆرە بەس حەزم کرد یادی خۆمی وەشکم بەم چەند ئادابە خوای گەورە جەزاتان باتەوە خوای گەورەتان قبوڵ کە والسلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه
پێکەوە گوێبیستی سرودێکی دیکە بین لەلایەن برای بەڕێزمان کاک نیعمەت خرجم هێزی ژنۆی بێگیانم من دەزانم چیم بکەم ئەی گوڵی گوڵباخی ژینم خۆشەویستی یاخرجم هێزی ژنۆی بێگیانم من دەزانم چیم بکەم تاوانم زۆرە بەڕاستی ڕوونیا هیچ کاتێ بێم تاوانم زۆرە بەڕاستی ڕوونیا هیچ کاتێ بێم چۆن بێمە ناو خاکواود ئەو گونا بێتەڕێم چۆن بێمە ناو خاکواود ئەو گونا بێتەڕێم ئەی گوڵی گوڵباخی ژینم خۆشەویستی یاخرجم هێزی ژنۆی بێگیانم من دەزانم چیم بکەم لاپەڕەی تاوانم زۆرە پڕ لە گوناهی بێسەمەر لاپەڕەی تاوانم زۆرە پڕ لە گوناهی بێسەمەر کەوتومە ڕۆژی مامەڵا قوڕ بپێوم تا سەحەر کەوتومە ڕۆژی مامەڵا قوڕ بپێوم تا سەحەر ئەی گوڵی گوڵباخی ژینم خۆشەویستی یاخرجم هێزی ژنۆی بێگیانم من دەزانم چیم بکەم ڕێگەی کاروانم نزیکە ئەکا من چوون بۆ سەفەر ڕێگەی کاروانم نزیکە ئەکا من چوون بۆ سەفەر توێشوی کاروان پڕی لە خاڵی ساقوڕی دنیام بەسەر توێشوی کاروان پڕی لە خاڵی ساقوڕی دنیام بەسەر ئەی گوڵی گوڵباخی ژینم خۆشەویستی یاخرجم هێزی ژنۆی بێگیانم من دەزانم چیم بکەم السلام علیکم سپاس و دەستخۆشیمانەیە بۆ جەنابی مامۆستا نیعمەت خی گەورە پاداشتی خێری باتەوە خۆشەویستان ئێستاش لە خزمەتی جەنابی مامۆستا عەبدولقادر بەرپرسی مەڵبەندی شارە زووری کۆمەڵی دادگەریە بین کە لەلایەن ئەنجومەنی شارە زووری کۆمەڵی دادگەریەوە دوو دیاری ئامادە کراوە بۆ هەریەک لە بەڕێزان دکتۆر دیاری ئەحمەد قەساب و مامۆستا ئوسامە داوایان لێ یەکەین جەنابی مامۆستا عەبدولقادر بفەرمێ بۆ پێشکەشکردنی دیاریەکانیان و داوا لە هەریەک لە بەڕێز دکتۆر دیاری ئەحمەد قەساب و هەروەها جەنابی مامۆستا ئوسامە یەکەین با بفەرمون بۆ وەرگرتنی دیاریەکانیان خرجم هێزی ژنۆی بێگیانم من دەزانم چیم بکەم ئەی گوڵی گوڵباخی ژینم خۆشەویستی یاخرجم هێزی ژنۆی بێگیانم من دەزانم چیم بکەم ئێستا داوا لە بەڕێز نوێنەری بازنەی فێرخوازانی بازنەیەکی ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەریەکەین با جەنابیان بفەرمون بۆ پێشکەشکردنی خەڵاتی سوپاس و ڕێزلێنان لە هەوڵ و تێکۆشانەکانی جەنابی مامۆستا ئەحمەد بێسەڵمێنی داوا لە بەڕێز مامۆستا ئەحمەد بێسەڵمێنیەکەین بفەرمێت بۆ وەرگرتنی سوپاسنامەی بازنەی یەکی ئەنجومەنی خوشکان خرجم هێزی ژنۆی بێگیانم من دەزانم چیم بکەم لاپەڕەی تاوانم زۆرە پڕ لە گوناهی بێسەمەر لاپەڕەی تاوانم زۆرە پڕ لە گوناهی بێسەمەر کەوتومە ڕۆژی مامەڵا قوڕ بپێوم تا سەحەر کەوتومە ڕۆژی مامەڵا قوڕ بپێوم تا سەحەر ئەی گوڵی گوڵباخی ژینم خۆشەویستی یاخرجم هێزی ژنۆی بێگیانم من دەزانم چیم بکەم ڕێگەی کاروانم نزیکە ئەکا من چوون بۆ سەفەر ڕێگەی کاروانم نزیکە ئەکا من چوون بۆ سەفەر توێشوی کاروان پڕی لە خاڵی ساقوڕی دنیام بەسەر توێشوی کاروان پڕی لە خاڵی ساقوڕی دنیام بەسەر ئەی گوڵی گوڵباخی ژینم خۆشەویستی یاخرجم هێزی ژنۆی بێگیانم من
دەزانم چیم بکەم ئەی گوڵی گوڵباخی ژینم خۆشەویستی یاخرجم هێزی ئەژنۆی بێگیانم من دەزانم چیم بکەم تاوانم زۆرە بەڕاستی ڕوونیا هیچ کاتێ بێم تاوانم زۆرە بەڕاستی ڕوونیا هیچ کاتێ بێم چۆن بێمە ناو خاکواود ئەو گونا بێتەڕێم چۆن بێمە ناو خاکواود ئەو گونا بێتەڕێم ئەی گوڵی گوڵباخی ژینم خۆشەویستی یاخرجم هێزی ئەژنۆی بێگیانم من دەزانم چیم بکەم لاپەڕەی تاوانم زۆرە پڕ لە گوناهی بێسەمەر لاپەڕەی تاوانم زۆر گەڕام بەناو گوڵزاری بەهار زۆر گوڵم بینی ناسک و نازدار نەمدی وەک قورئان دڵ بکاتەوە غەم و پەژارەی دڵ بشواتەوە. خۆشەویستان، بە ناوی ئەنجومەنی قەزای شارەزووری کۆمەڵ و دەستگای نووری حیکمە لقی شارەزوور و ئەنجومەنی خوشکانی قەزای شارەزوور کۆمەڵ جارێکی دیکە بە خێراتنتان ئەکەین و سوپاسی ماندووبوون و ئامادەبوونتان ئەکەین